کابینەی نوێمی حکوومەتی هەرێم لە کارنامەکەی باس لە بەرەو پێشبردننی ئەم بابەتە و بەرەو دروستکردنی حکوومەتی ئەلکترۆنی کە لە خزمەتی هاوڵاتیانە بێت و بۆ ئاسانکاری بۆ کەمکردنەوەی ڕۆتین بۆیە هایتێکس و ئەم جۆرە پێشانگایانە دەرفەتێکە بۆ دروستکردنی ئەو پردەی لە نێوان هەم حکوومەت و کۆمپانیایەکان هەمیش لە نێوان کۆمپانیا و گەنجەکان ئەوانەی بەرهەمیان هەیە ئەوانەی کاری جوانیان هەیە لەم چوارچێوەیەدا بتوانن خزمەتێکی زیاتر بە گەنجەکان خزمەتێکی زیاتر بە ژێرخانی ئەلکترۆنی و تەکنۆلۆژی هەرێمی کوردستان بدەن. GovTech is the current frontier of digital transformation where disruptive and innovative technologies play a vital role. Know-how and skill set required for these kind of technologies such as artificial intelligence, machine learning, data analytics, virtual and augmented realities are usually to be found with small to medium-sized enterprises. In HITEX, we bring the government close to you so that together we seek solutions, discuss ideas to build a stronger Kurdistan together. See you there. احنا عندنا 3 أهداف كمؤسسة روانجا خلتنا نشترك في هايتكس. الهدف الأول هو رفع مستوى الوعي لمختلف الأطراف أن المستقبل هنا، أن التكنولوجيا هنا. الهدف الثاني هو دق ناقوس الخطر لصناع القرار والفاعلين الأساسيين في فضاء صناعة القرار أن قطار التكنولوجيا لا ينتظر أحد وسريع، إذا ما نلحق له رح يدعمنا. الهدف الثالث هو دعم مجموعة من المبادرات الذكية لمجموعة من الشباب المبادرين حتى يبدون الشغل مالهم ويبدون المشروع مالهم. لەگەڵ ئەو بەرەو پێشچوونە ئەمنی و ئابووریەی کە هەرێمی کوردستانی عێراق لە چەند ساڵی ڕابردوو بەخۆیەوە بینیوە تەکنەلۆژیا بەشێکی گرنگی ئەم گەشە سەند نەبووە. هایتێکس هەوڵ دەدات هەولێر و هەرێمی کوردستان بکاتە سەنتەری بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا لە هەموو عێراق.